گردبوونەوەی بەشێک لەو دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووکە کە لە ساڵی 2017ەوە ناوێن بۆ دامەزراندن لە وەزارەتی ناوخۆی عێراق نووسیوە بە وتەی خۆیان هەموو ڕێکارە یاسایەکانیان تەواو کردووە بەڵام ناوەکانیان ڕاگیراوە و ناتوانن دەوام بکەن لە بەردەم بینای پارێزگای کەرکووک خۆپشاندانیان ئەنجامدا و داوا دەکەن ئیدارەی کەرکووک فشار بکات تا وەزارەتی ناوخۆی عێراق بڕیاری دامەزراندنیان جێبەجێ بکات. هەمووی زراتمانین قانونی و توپیاوانە هەمومان تەواو کردومانە بەس ئەمری ئیداریمان بۆ نایە بۆ قایدی شورتای کەرکووک هیچ وەرقە یان کتابی ناداردەوە بۆ بۆغا حتى ئێمە ئینێ بێن تەعینە بێن لە کەرکووک هەڵەوە 4 ساڵە حەوە مەکتەبەکەمان وازنێوەرە کولیە بوو مەعەد بوو عایلەمان هەیە ئێمە منش ژنی هاوردمە مڵاڵەمایە ئەوم تەعینە بم شورتە شەرەفی ئێمەیە شەرەفی ئێوەیە هەموو ئاپارێزینام کەرخۆڵ بۆ ئەیانی لە دەڕەوە هەڕۆ جێشەیانی عسکەری وەوانەوە بۆ خەڵکی کەرکووک تەعیناکەی کورد و عەرەب و تورکمە ئێمە فەرقمان نییە هەموو ئەژێن ئەم پارێزگارە ها بۆ دەشتەوەرێ نازانی ئەم پارێزگار چیە ئێمە زانین فەرع ئەزانی چیە چی نییە ها بۆ خەڵکەوە دەیێنی مداغە عوسمان کردووە 2017 تقریبامان کردووە بۆ شەکتە اتحادی بوو هاتمان نەواتمان بۆ تقریبا کردووە لەسەر ئینتەرنێت تقریبا 1200 نەفەرم بوو لەسەر کەرکووک بوو هەموو شتی کارکووک کە هینە باغا کامل عام محافظە کامل بوو ناومان هاتووە بە شوم و استخبارات عوسمان کردووە تو بێن عن كامل يعني كامل هەموو شتمان بەس لەسەر خەتای بەس لەسەر میزانەیە بەس لەسەر میزانەیە ڕاوەستاومان بەس لە مشکلەمە بەسەر میزانەیە وزارە داخلیە وەلا ئەمنان کەس نایکە بە خۆمانە لێرە کەرکووک کەس نایکە بە خۆمانە بەس کەسیان بەس بە مڵار خۆیان شەکە بەس بەمانە خۆیان شەکە ئەو خۆپشاندەرانە وەکو خۆیان دەڵێن ژمارەیان 2700 کەسە و دەتوانن لە دامەزراوە ئەمنیەکانی وەزارەتی ناوخۆ لە شارەکە خزمەت بکەن. صلاح الدین و دیالێ لە پارێزگای دیالە و سەلاحەدین ئەوانەی وەکو ئێمەن ئێستا لە ئەرکدان و دەوام دەکەن بەڵام ناوەکانی ئێمە ڕاگیراوە لە کاتێکدا لە ساڵی 2012ەوە هیچ دامەزراندنێک بۆ پۆلیسی کەرکووک نەکراوە. سەبارەت بە ئەندامانی پەرلەمانی عێراق کە لە کەرکووک 12 ئەندامان هەیە بەڵام نیگەرانین لە هەڵوێستیان چونکە نەیانتوانیوە بە دواداچوون لە وەزارەتی ناوخۆ بۆ کێشەکانی ئێمە بکەن. ئێمە لە هەر سێنەتەوەکە پێکهاتووین ئەو ئەندام پەرلەمانانە دەبوو بێجیاوازی بەدەم داواکاری ئێمەی کەرکووکیەوە بێن بەڵام بەداخەوە کەسوکار و منداڵی خۆیان ناتوانن لە بەردەم گەرمایە بن بەڵام ئێمەی منداڵی هەژار دەبێ بۆ حەقی خۆمان لێرە بین و ئەوانیش هەڵوێستیان نەبێت. نەهاتنەوەی ناوی ئەم خۆپشاندەرانە لە وەزارەتی ناوخۆی عێراق لە کاتێکدایە پۆلیس و دامەزراوە ئەمنیەکانی کەرکووک پێویستیان بە کارمەندی زیاتر هەیە بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی شارەکە بەڵام لە 2012ەوە تاکو ئێستا هیچ دامەزراندنێک لە وەزارەتی ناوخۆی عێراق بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک نەکراوە. بە پێی زانێرەکانی پەیام چەند جارێک هەوڵ دراوە دامەزراندن بۆ پۆلیسی کەرکووک بکرێت بەڵام بە هۆی نەبوونی هاوسەنگی نەتەوەی و زۆری نەتەوەیەکی دیاری کرا و ڕەت کراوەتەوە. چیان وری کەناڵی پەیام کەرکووک.